بەڵێ خۆشەویستانەکە و ئاماژەمان پێکرد تەوەریدەمی پرۆگرامی بێن باش ڕۆستان تایبەتە بە گفتوگۆکردن دەربارەی قوتابخانەی ئەربیل ئولا کە کۆنترین و یەکەم قوتابخانەیە لە هەولێردا دیارە گفتوگۆی مێژۆکەی دەکەین کە لە ئێستا داهانا بۆ بە مۆزەخانەیەک و چەند بابەتێکی تێدا ئەوشیکرا ئێمە گفتوگۆی زیاتر لەسەرم بابەتە لەگەڵ بەبورن ئومێد بەرزنجی بەڕێوەبەری مۆزەخانی پەروەردەی هەولێر کە لە ئێستادا قوتابخانەکە بۆ ئەم ناوە گۆڕدراوە. کاک ئومێد سڵاوت لێبێ و بەیند باش دەمەوێت سەرەتا بۆ پرسیارە دەست پێ بکەم باسێک لە مێژووی مەدرسەی ئەربیل ئولا بۆ ئێمە بکەیت مێژەکەی بۆ کەی دەگەڕێتەوە و کەی دروستکراوە و لەلایەن کێوە دروستکراوە. بەیانیتان باش زۆر سوپاس بۆ ئەم دەرفەتە. بێگومان قوتابخانەی ئەربیل ئولا لەگەڵ دامەزراندنی حکوومەتی عێراق ساڵی 1920 دێتە دروستکردن. ئەو کاتە لەسەر قەڵا دەبێت قوتابخانەیەکی بچووک لە خانوویەکی بچووک، بەڵام وردە وردە ژمارەی شاری هەولێر ژمارەی قوتابیانیش ڕوو لە زیادبوون دەکات. بۆیە لە ساڵانی 1924-25 لەسەر داواکاری خەڵکی شاری هەولێر و دایک و باوکان نامەیەک لەلایەن مامۆستای گەورە بەڕێوەبەری قوتابخانەکە ئەحمەد ناجی کە یەکێک بۆ لە دڵسۆزانی شاری هەولێر بۆ مەلیک فەیسەڵی یەکەم دەنێردرێت لە شاری بەغدا. داوایەکەی قبول دەکرێت و لە ساڵی 1925ەوە دەست دەکرێت بە دروستکردنی ئەم باڵەخانەیە لە 1928 کۆتایی دێ و بیناکە دروست دەکرێت. بۆیە لەو کاتەوە تا ساڵانی 2000 ئەو شوێنەی کە ئێمە ئێستا لێی دانیشتوین قسە دەکەین وەکو یەکەم قوتابخانەی فەرمی بە ناوی ئەربیل ئولا، وەکو یەکەم باڵەخانەی فەرمی دەبێتە یەکەم قوتابخانە لە شاری هەولێر. بەڵێ باشە کاواتە لە ساڵی 2000 یاخود لە چ ساڵێکدا جیاواز لە قوتابخانە بوو بە مۆزەخانەیەک. بەڵێ بێگومان لە 2000ەکان ئەم قوتابخانەیە دەکەوێتە چەقی شار، دەکەوێتە ناو بازار شوێنەکەی وایە، بۆیە بە کەڵکی خوێندن نامێنێ و بیناکەش کۆن دەبێت. بۆیە حکوومەتی هەرێم ئەو کاتە بڕیار دەدات کە قوتابخانەکە چۆڵ بکات. ماوەی چەند ساڵێک بە چۆڵی دەمێنێتەوە، دواتر بە بیرۆکەی نووسەری گەورە مامۆستا و پەروەردەکار ئیسماعیل بەرزنجی بیرۆکەکە دەداتە وەزارەتی پەروەردە کە ببێت بە مۆزەخانە و ئەرشیفێک بۆ پاراستنی کللتوری پەروەردەیی ئەم شارە. لە ساڵی 2012 لەسەر ئەرچی پارێزگای هەولێر ئەو کاتە پرۆژەکە قبول دەکرێت و قوتابخانەکە نۆژەن دەکرێتەوە. لە 2014 لە 19 ساڵی 2014 دەرگای دەکاتەوە وەک مۆزەخانەیەکی ئەرشیفی پەروەردەیی هەولێر، یەکەم مۆزەخانەی پەروەردەیی لەسەر ئاستی عێراق و ناوچەکە و لەسەر ئاستی هەرێمی کوردستان و تا ئێستا بەردەوامە. باشە کاکومێت کەواتە تا ئێستا یەک جار لە ساڵی 2012 تا ئەو قوتابخانەی یاخود ئەو مەدرسەیە نۆژەن کراوەتەوە یاخود چەند جارێکی تر بەهۆی ئەوەی کە بیناکەی کۆنا پێویستی بە نۆژەنکردنەوە بووە. لە ئێستادا بارودۆخی قوتابخانەکە چۆنە پێویستی بە نۆژەنکردنەوەی یاخود نەخێر؟ بێگومان خاتوو قوتابخانەکە جگە وەکو باڵەخانە وەکو مۆزەخانەش پێویستی بە ئیدامە و بەردەوام پارێزگاریکردن هەیە. ئێمە ئەگەر سەیری مۆزەخانە جیهانیەکان بکەین دەبینین کەلوپەلەکانی داروبەردەکانی هەموو ئەو شتانێک کە تێیدایە پێویستی بە پاراستن هەیە. بەداخەوە تا ئێستا ئێمە هەروەکو باڵەخانەیەکی ئاسایی مامەڵی لەگەڵ دەکەین. تەنانەت ئەو گڵۆپ و ڕووناچیانەی کە هەیە لە مۆزەخانەیەک تایبەتن بۆ ئەوەی شتەکان بپارێزرێن. بەداخەوە کردنەوەی مۆزەخانە لە سەردەمێکدا بوو، سەردەمی هێرشی داعش و سەردەمی بڕینی بودجە و ساڵی 2014 خۆمان دەزانین چ ئەزمەیەکی مادی و ئەزمەیەکی سیاسی لە وڵاتە هەبوو و تا ئێستاش کاریگەری هەمانە لەسەر. بۆیە تا ئێستا مۆزەخانە هیچ نۆژەنکردنەوەیەک یاخود ئاوڕدانەوەیەکی نەبووە و زۆر پێویستمانە بە بێگومان دووبارە نۆژەنکردنەوەی هەندێک لە بەشەکانی بکرێتەوە و گرنگی پێ بدرێت وەکو مۆزەخانەیەکی کللتوری پەروەردەیی ڕۆشنبیری سەیری بکرێت و مامەڵی لەگەڵدا بکرێت. کاکومێت ئەربیل ئولا مەدرسەیەکی کۆن و مێژوویە. دەپرسم دیارترین ئەو کەسایەتیانی کە خوێندکاری ئەم مەدرسەیە بوون کێن؟ دیارترین ئەو کەسایەتیانەکەن کە تا ئێستاش بە نەمری ماونەتەوە و خوێندکاری ئەو قوتابخانەیە بوون ڕۆژە لە ڕۆژە. بێگومان ئەگەر من دیارترین کەساتیەکان بژمێرم کاتێکی زۆرمان دەوێت، بەڵام هەوڵ دەدەم ئەوانەی کە خەڵک پێ ئاشنان، ئەوانەی کە ناوی زۆر دیارن باسی ئەوان بکەم. ئەم قوتابخانەیە لە چەقی شاری هەولێر بووە ئەو کاتە، نزیک لە قەڵا بووە، نزیک لە سێگەڕەکە کۆنەکەی هەولێر بووە، گەڕەکی خانەقا و تەعجیل و گەڕەکی عەرەب. بۆیە زۆرترین کەسایەتیەکان زۆرترین بنەماڵەکان منداڵانی خۆیان ناردووە لە قوتابخانەیە وەکو قوتابی
دەتوانم بڵێم دیارترین کەسایەتیەکان پرۆفیسۆر دکتۆر معرف خەزنەدار یادی بەخێر کۆچ کرد و طبعاً بەڕێز کاک موحسین دزەیی کەسایەتیەکی سیاسی گەورە بەڕێز هۆمەر دزەیی کە برای ئەوە و نووسەرێکی با بڵێن هەم کەسایەتیەکی سیاسی و هەم کەسایەتیەکی هونەری محەممەد ئەربیلی وەکو یەکێک لە گۆرانی بێژە میلیەکانی کللتوری تورکمان لە شاری هەولێر کەسایەتیەکان زۆرن بەداخەوە ناتوانین هەر هەمووی باس بکەین بەڵام دەتوانین بڵێین پێشەنجی زانست و فێرکردن لەو شارە لەم قوتابخانەیە دەستی پێکردووە. باشە کە ئایرە مەدرسەی چەندین کەسایەتی بۆ وەکو خۆت ئاماژەت پێکردو لە هەمان کاتدا مەدرسەیەکی مێژوویە و یەکەم مەدرسەیە لە هەولێردا و لە ئێستادا کە بۆ بە مۆزەخانەیەک چی شتێک لەنێو ئەم مۆزەخانەدا ئەرشیف کراوە چی شتێکی تێدا هەڵگیراوە و چی شتێکی تێدا نمایش دەکرێت. بەڵێ بێگومان مۆزەخانە لە 13 هۆڵ پێک دێ کاتی خۆی 13 پۆلی خوێندم بووە ئێمە هەر هۆڵێکمان کردوتە بە ناوی ڕابەرێکی پەروەردەییمان کردووە بە ناوی بۆ نمونە مەسەلەن ژووری یەکەم بە ناوی مامۆستا عەبدوڵعەزیز کراوە عەبە هەولێری کە یەکێک بوو لە بەڕێوەبەرە هەرێک گرینگەکان لە هەر ژوورێکدا جامخانە و مێزی یادەوەری مامۆستا و قوتابیانی دێرینی تێدایە هەر مێزێک بریتیە لە ئەرشیف و کەلوپەل و هەر یادەوەریەک کە ئەم بەڕێزە ئەم مامۆستایە ئەم قوتابیە لە ژیانیدا بەکاری هێناوە پارێزراوە لای ئێمە جگەلەوە هەندێک لە مامۆستاکان کتێبخانەی خۆیان هێناوە لێرە پارێزراوە جگەلەوە ئێمە تۆماری گشتی واتە سزڵ قەیدی عامی ساڵانی سیەکان تا ئێستامان پاراستوە لای خۆمان جگەلەوە کۆمەڵێک وێنەی زۆر دانسقا کە لە ژوورەکاندا بەدی دەکرێت بۆ نمونە ئێمە ئێستا وێنەیەکمان لایە کە شێخ محمودی حەفید لەگەڵ حەمدی شاعیر بەیەکەوە لە تافی لاویدا بوونە ئەو کاتە مامۆستا عەبدوڵعەزیز بە کامێراکەی خۆی وێنەکەیانی گرتووە ئیتر کۆمەڵێک یادەوەری زۆر دانسقا کۆمەڵێک ئەرشیفی زۆر دانسقا تەنانەت ئەو شوێنەی کە ئێستا من لێیم لە یەکێک لە کتێبخانەکان کە ئێستا ڕوبەڕووی منە کتێبخانەی خوالی خۆشبوو مامۆستا عەلی جوکلە لەو کتێبخانەیەدا کۆمەڵێک شتی زۆر تایبەت پارێزراوە کە یەکێک لەوانە ڕۆژنامەی ئەربیل بووە ڕۆژنامەی هەولێر کە لە پەنجاکانی سەدەی ڕابردوو دەرچووە لە شاری هەولێر بۆیە مۆزەخانە وەک مەڵبەندێکی ڕۆشنبیری وەک شوێنێک بۆ سەرچاوە هەرە گرنگە پەروەردەیەکان لە هەموو ژوورەکان پارێزراوە و ئێمە هەوڵ دەدەین و لە ئێستاشدا هەر لە کۆکردنەوەی تایبەتمەندی ژیانی مامۆستا و قوتابیانی دێرینی ئەم شارەی باشە لە دوای تۆوە کۆمەڵێک وێنە دەبینین وێنەی قوتابیە وێنەی چەند وێنەی کەسایەتی و مامۆستایەکە دەمەوێت بپرسم ئەو کەسانی کە ڕۆژێک لە خوێندنگایە خۆت لەم مەدرسەیە خوێندکار بوون خوێندویانە تا ئێستا تا چنێک کەلوپەلەکانی خۆیان دەهێنن و بێ ئەوەی دەبەخشن بۆ ئەوەی وەکو یادگارێک وەکو مۆزەخانەیەک بپارێزرێ هەروەها سەردانیکردن چۆنە لایەن ئەو کەسانەوە کە پێشتر لێوە خوێندوانە بۆ ئەوەی یادگاری ئەو سەردەمەیان بیر بکەوێتەوە و ڕۆژێک ئەم مۆزەخانە قوتابخانەیەک بۆ کە ئەمان خوێندکار بوون تێیدا. بەڵێ بێگومان هەر کەسێک لێرە ڕۆژێک لە ڕۆژان قوتابی بوو بێ یاخود مامۆستا بوو بێ یاخود هەر ڕۆڵێکی هەبوو بێ پەروەردەیی لای ئێمە پارێزراوە بە خۆشحاڵیەوە ساڵی 2014 کە مۆزەخانە کرایەوە بانگەوازێکمان کرد بۆ بنەماڵەکان ئەوانەی کە لە شاری هەولێرن کە ڕۆژێک لە ڕۆژان باوچیان یاخود کەسێکیان لێرە قوتابی یا مامۆستا بووە بە خۆشحاڵیەوە خەڵکی هەولێر زۆر زۆر بە پەلەوە زۆر زۆر بە پەرۆشیەوە کەلوپەلەکانیان بۆ هێناین و تەنانەت ئێستا خەریکە لە پۆلەکان یا لە هۆڵەکان شوێنمان نمێنێ بۆ دانانی کەلوپەلەکان سەردانیکەران زۆر زۆرن ڕۆژانە خەڵک سەردانمان دەکات لەگەڵ ئەوەی کە خۆپارێزی هەیە و مەسەلەی کۆڕۆنا لە ئارادایە بەڵام بەردەوام سەردانیکەرمان هەنووە زۆر بە دڵخۆشیەوە چونکە بیرمان نەچێ خەڵک بەگشتی ئێستا با بڵێن لە هەستی نوستالۆژیا لە هەستی گەڕانەوە بۆ ڕابردوو دەژیە خەڵک زۆر بە جوانیەوە سیر دەکات من دەیان جار دیمەنی ئەوەم بینیوە مامۆستای کۆن هاتووە فرمێسکەکانی شاردۆتەوە لە دیار ئەو وێنانە چونکە بەشێکیان هاوڕێی بوون بەسێکیان مامۆستای بوون بەشێکیانی ناسیوە دەیان خەڵک دەبینم هەر دوێنێ ئافرەتێک هات زۆر سوپاسی کردین گوتی منداڵەکانم هێناوە چونکە شەوانە من باسی ڕابردووی خۆمیان بۆ دەکەم کە خوێندن چۆن بووە ئێستا لێرە ئەوەی کە منداڵەکانم بە خەون و بە خەیاڵ ئەیان بینی بۆتە ڕاستی دەڵێم ئەوە خوێندن وا بووە مامۆستا وا بووە بۆیە مۆزەخانە بە بەردەوام خەڵکانی بیانی خەڵکانی ناوەخۆ سەردانمان دەکەن ئەوەشمان بیر نەچێ مۆزەخانە و ئەرشیفی پەروەردەی هەولێر یەکەم مۆزەخانە بۆ لەسەر ئاستی هەرێم ڕەنگە ئەگەر سیر بکەین
کەسانی دەرەوەی شاری هەولێریشی تایە مامۆستایان و پەروەردکارانی مەسەلەن شاری سلێمانی تایە کۆیە تایە شوێنەکانی تری تێدایە چونکە یەکەم مۆزەخانە بووە بەڵێ باشە کەواتە کە تۆ دەڵێ ئەوانی شتێدا بۆ دەمەوێت بپرسم تا چنە گەشتیارانی بیانیا خود لە شارەکانی تر جیاواز لە هەولێر سەردانی ئەم مۆزەخانەی دەکەن بۆی بە مێژووی ئەم مۆزەخانەیە و ئەم قوتابخانەیە و ئەم مەدرسەیە ئاشنا بن هەروەها دەمەوێت بپرسم کاتەکانی کردنەوەی ئەم مۆزەخانەیە لە کێوە بۆ کێکراوەیە و پێشوازی لە گەشتیاران و سەردانکەرانی دەکات. بەڵێ بێگومان کەسانی بیانی سەرەتا کونسوڵخانەکان کە لە هەولێری پایتەختن زۆربەی زۆریان سەردانیان کردوین چونکە ئەوان زۆر گرنگی بە مۆزەخانە دەدەن و میوانەکانی خۆشیان کە دێن بە هەمان شێوە پەیوەندیمان پێ دەکەن و سەردانمان دەکەن جگەلەوە کەسانی بیانی لە ناوەڕاست و باشووری عێراق ئەو میوانانەی کە دێن زۆربەی زۆریان سەردانی ئێمە دەکەن و کونسوڵخانە عەرەبیەکان بە هەمان شێوە و ڕەنگە ئێمە شوێنەکەمان وایە لە چەقی بازاڕین هەر بیانێشتر کەڕەت دەبینی شوێنێکی کللتوری هەیە دەبینی شوێنێکی مێژووی هەیە دێنە لامان جگە لە خەڵکی شاری هەولێر کە ڕۆژانە سەردانی کەرمانەیە مۆزەخانە لە هەشتی بەیانیەوە هەموو ڕۆژانی هەفتە جگە لە ڕۆژی هەینی تەنانەت شەمەش پشومانە بەڵام ئێمە دەزانین خەڵک شەمە لە ماڵەوەیە و کاتی هەیە بۆیە شەمانیش لە هەشتی بەیانیەوە تا 2 پاش نێوڕۆ دەرگاکانی کراوەتەوە بە خۆشحاڵیەوە پێشوازی لە میوانان دەکەین. ئەم باشە کاتێک لەسەر مێژووی ئەم مۆزەخانەیە و ئەم مەدرسەیە دەخوێنیتەوە کاکومێت لە زۆربەی دیارەکان دانووسراوەکە ئەم خوێندنگەیە ئەم مەدرسەیە سەرچاوە و کرۆکی دروستبوونی سەرجەم قوتابخانەکانی تری هەولێرە دەمەوێت لەسەر ئەم قسەیە ڕای تۆ بزانم و بۆمان ڕوو بکەیتەوە. بێگومان وەکو دەستپێک وەکو مێژوو یەکەم قوتابخانە بووە دواتر هەر ئەم قوتابخانەیە کە ناوی ئەربیل ئولا بووە هەم دیسان ژمارە قوتابیەکانی زیاد دەبێت بۆی ئەم باڵەخانە جێ دێڵن باڵەخانەیەکی گەورەتریان بۆ دەکرێت کە نزیکە لێرە ئێستا بە ناوی ئامادەی ڕزگاری قورآنە باڵەخانەکە زۆر گەورە دەبێت من خۆم یەکێک بووم لە قوتابیانی ئەم قوتابخانەیە لە هەشتاکان قوتابخانەکە دەبێتە قوتابخانەیەکی تر و ئەومان بیر نەچێ بەڕێوبەرانی ئەم قوتابخانەیە هەوڵیان داوە مامۆستا لە هەموو لایەنێک دروست بکەنەوە جارێکی تر هەرچەندە مامۆستایانی ئەم کاتە با بڵێن لە هەموو لایەنێک مامۆستای زۆر بتوانە بووین بەڵام بەڕێوبەران هەوڵیان داوە تەنانەت هاوینە خولیان بۆ بکەنەوە تەنانەت بەردەوام لە چاودێری دابن بۆیە هەر مامۆستایە کە لە قوتابخانەی ئەربیل ئولا مامۆستا بووە پاشان چۆتە شوێنێکی تر ڕۆلی زۆر بەرچاوی بینیوە لە دروستکردنی قوتابی و لە دروستکردنی کەسایەتی قوتابی و ڕۆلی بینیوە لە هەموو قوتابخانەکە و ڕۆلی بینیوە لە دروستکردنی کەسایەتەکان بۆیە دەکرێت بڵێن ئەربیل ئولا کە لە زۆر شوێنەکانی تری شاری لە هەرێمی کوردستاندا هەن ئێستا کۆیە ئولامان هەیە عەقرە ئولامان هەیە کفری ئولامان هەیە ئەوانە دەستپێک بووین بۆ بڵاوکردنەوەی زانست و فێرکردن لە هەرێمی کوردستان بەگشتی. باشە کاکومێت لە نێو قسەکانی پێشماندا کە باسی گەشتیارانمان کرد و خەڵکان سەردانی دەکەن دەمێ بپرسم تا چنێک ناوەندەکانی خوێندن و پەروەردە سەردانی ئەم قوتابخانەیە ئەم مۆزەخانەیە دەکەن بۆ ئەوەی قوتابیانی جیلی تازە نەوەی نوێ بتوانن بە شێوازی کۆنی خوێندن و بە مێژووی ئەم مۆزەخانە و مەدرسە و شێوازی خوێندنە سەردەمی کۆندا ئاشنا بن. پرسیارێکی جوان بێگومان ساڵانی ڕابردوو بەر لە کۆڕۆنا هەموو هاوچێشەکانی گۆڕی بەداخەوە ساڵانی ڕابردوو بە هاوبەشی بە تەنسیق با بڵێن لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر کە ئێمە سەر بە ئەوانین و پەروەردەی ناوەندی هەولێر و تەنانەت زانکۆکانیش زانکۆی سەلاحەدین لە شاری هەولێر و زانکۆکانی تریش ئێمە ڕۆژانە لە ڕێی پەیجەکەمانەوە نامەمان بۆ دەهات وەڵاممان دەدانەوە مەوعیدمان لەگەڵیان دادەنا ڕۆژانە چەندین قوتابخانەکان چەندین خوێندکاری زانکۆ و ئامادەیەکان سەردانیان دەکردین لەوێ ئەرشیفیەکانمان لە پەیجەکەمان ماوە دەتوانین وەکو ئاماژەی پێ بکەین بە بەردەوام بە تایبەتی قوتابخانە بنەڕەتی و سەرەتاییەکان سەردانیان کردوین بە قوتابی زۆر تووشی شۆک دەبێت کە دەبینێت قوتابیانی پێشووتر کۆمەڵێک شتیان هەبووە کە لە ئێستادا نییە بۆ نمونە جاران سینەمای با بڵێن ئامێرێکە بووە کە پێیان گوتووە سینەمای قوتابخانەکان وەکو داتاشۆی ئێستا بووە کە لەو سەردەما بابەتەکان بە زمانی عەرەبی بە دەنگ و ڕەنگ پێشکەش کراوە جاران کۆمەڵێک هۆکاری فێرکردن هەبوون کە قوتابی نەیبووە جاران لەو قوتابخانەیە کە ئێستا من لێی دانیشتوم لە ئەربیل ئولا ژووری تایبەتی وێنەکێشان هەبووە جاران کۆمەڵێک شت هەبوون قوتابی
ئێستا زۆر بەسەرسامیەوە سەیری دەکات کە بەداخەوە ئێستا لە قوتابخانەکانمان بەتایبەت قوتابخانە میدیەکان نەماوە بۆیە بە بەردەوام خوێندنگاکان هاتوون ئەم ساڵیش خەریکە وردە وردە قوتابخانەکان هاتوون بەڵام بە ڕێژەیەکی کەمتر هیوادارین لە ساڵی داهاتوو لە ساڵی نوێی خوێندن وەکو جاران قوتابیان مۆزەخانەکەمان ئاوادام بکەنەوە و ئێمەش لە خزمەتیان بین. باشە کاکومێد دەمەوێت پرسیاری ئەوە بکەم ئەو پێکاتانە و یاخود ئەو بابەتانی کە لە قوتابخانەکەدا لە ئێستادا ئارشیف کراوە دەمێ بپرسم هیچ بابەتێکی تری پەروەردەی هەیە کە لە دەروی قوتابخانەکە بێت بەڵام لە بەروی مێژوەکەی کۆنا یاخود بایەخێکی هەیە لە قوتابخانێکی ئێوە یاخود لە مۆزەخانەکەی ئێوەدا ئارشیف کرابێت؟ بەڵێ بێگومان هەولێر کوردستان بەگشتی بەوە ناسراوە کە شوێنی ئاینزا جیاوازەکان و بیرروڕا جیاوازەکان و نەتەوە جیاوازەکانە. قوتابخانەی ئەربیل ئولا بە قوتابخانەی تەبایی و بەیەکەوە ژیان ناسراوە چونکە بە پێی وێنە ئەرشیفیەکان و بە پێی سجلی قەیدی عام و تۆمارە گشتیەکان دەبینین لە یەک پۆلدا قوتابی کورد، قوتابی عەرەب، قوتابی تورکمان، قوتابی بە ئاین جوولەکە، قوتابی کریستیان لە یەک پۆلدا هەبوون بێ ئەوەی هەستی پێ بکەن کە ئەمانە کۆمەڵێک شتی جیاوازیان هەیە. بۆیە قوتابخانەی ئەربیل ئولا یەکێک لە جوانیەکانی ئەوە بووە کە قوتابخانەی هەمە ئاین و هەمە نەتەوە جیاوازەکان بووە. بەڵێ کۆمەڵێک بابەتی جیا هەبوون کە پێشووتر هەبووە لە پرۆگرامەکان لە ئێستادا بوونی نییە. بۆ نمونە مامۆستا عەبدوڵعەزیز کە لە پێشووتر باسمان کرد ئەبە هەولێری بابەتێکی خۆی دایناوە بە ناوی علم و ئەشیا کەوا قوتابی ئاشنا کردووە بە بابەتە هەمەلایەنەکان کە لە دەرەوە سوودی وەرگێ. ئێمە ئەگەر بگەڕێنەوە دواوە جاران بابەتی کشت و کاڵ هەبوو کە قوتابی فێری چاندن دەبوو، فێری ڕواندن دەبوو، فێری ئەوە دەبوو چۆن لە باخچەی ماڵەکەی یا لە باخچەیەکی گشتی ڕوەچێک یا گوڵێک یان لە ماڵەکەی خۆی چۆن ڕوەکێک پەروەردە بکە کە بەداخەوە ئەم بابەتە دەمێکە لادراوە. بابەتی ماڵداری هەبوو کە لە قوتابخانە لە ناوەندی لە قۆناغی ناوەندی با بڵێن قوتابخانەی کچان دەخوێنرا کە کچان فێری ئەوە دەبوون چۆن لە ماڵەوە کێک دروستکەن، چۆن لە ماڵەوە خواردن، چۆن کاری دەستی بکەن بەیەکەوە مامۆستای تایبەتی بۆ دەهات. بەڵێ ئەم بابەتانە و کۆمەڵێک بابەتی تر کە ئێستا هەندێک لە ئەرشیفەکان لای ئێمە پارێزراوە و بەداخەوە کە بابەتی گرنگ بوون لە ئێستادا نەماون. کۆمەڵێک شتی تر کە ڕەنگە لە جاران وەکو منهەج وەکو بابەت وەکو پرۆگرام هەبووە بەداخەوە ئێستا نەماوە قوتابیان کە دێن یاخود میوانان کە دێن زۆر بە سەیرەوە سەیری ئەم بابەتە دەکەن زۆر پێیان سەیرە کە جاران بەم شێوەیە پرۆگرامەکانی خوێندن پڕ بووە لە ئارەزوەکانی قوتابیان. بەڵێ کاکومێت دەمێ بزانم گرنگترین کار و چالاکیەکان کە لەم مۆزەخانەیەدا ئەنجام دەدرێت چییە؟ چی کار و چالاکیەک ئەنجام دەدەن لە مۆزەخانەیە؟ بەڵێ بێگومان هەوڵمان داوە و بەڵێنمان داوە کە مۆزەخانەکە تەنها شوێنێک نەبێ بۆ پیشاندانی کەلوپەل و یادەوەری مامۆستا دێرین و قوتابی دێرینەکان. هەوڵمان داوە کلتورە پەروەردەییەکە بپارێزین. هەر بۆ نمونە ئەمڕۆ ئێمە لە مۆزەخانە یادی باوکی ئەلفوبەی کوردی دەکەینەوە کە مامۆستا ئیبراهیم ئەمین باڵدارە بە چاڵاکی پێشکەشکردنی کەسایەتی داراوزارە کە لە یادەوەری زۆربەمان خەریکە بسڕێتەوە. مۆزەخانە هەوڵ دەدات هەرچی چاڵاکیەک هەرچی ئەکتیڤیتێکی گرنگ هەبێ پەیوەندی بە مێژووی پەروەردەیی هەبێ ئێمە یادی دەکەینەوە. ساڵانە یادی وێنێ ڕەشوسپی لێرە دەکرێتەوە، ساڵانە یادی سیدار دەکرێتەوە کە کڵاوێکی ئیداری گرنگ بوو لە سەردەمی پاشایەتیدا و هەروەها چەندین کۆڕ و سیمینار لە باخچەی مۆزەخانەکەمان ئەنجام دەدەین بۆ مامۆستایان بۆ خانەنشینان کە پەیوەندی بە مێژووی یاخود پەیوەندی بە پەروەردە و فێرکردن هەبێ لە هەرێمی کوردستان. باشە کاکومێت ئەمەڕۆژ بۆ کرد لەمڕۆدا چالاکیەک ئەنجام دەدەن دەمەوێت بە جوانی و بە وردی باسی ئەم چالاکیەی ئەمڕۆمان بۆ بکەیت. زۆر سپاس. ئیبراهیم ئەمین باڵدار داهێنەر لە بوارەکەی خۆی مامۆستای گەورە هەوڵی داوە کتێبێک بە زمانی کوردی هەبێت بۆ منداڵانی کورد. بەڵام ئەم کتێبە ئەگەر بین لێکۆڵینەوەی لەسەر بکەین ئەگەر بین ئەم کتێبەشی بکەینەوە دەبینین مامۆستا ئیبراهیم ئەمین باڵدار هەر وەکو مامۆستایەک مامەڵەی لەگەڵ کتێبەکە نەکردووە، مامەڵەی دەرونی لەگەڵ کردووە. واتە دەرونی منداڵی کوردی پاراستووە لە ڕێگەی وێنەکانەوە لە ڕێگەی دەربڕینەکانەوە، مامەڵەی زمانەوانی لەگەڵدا کردووە، مامەڵەی کلتوری و مێژووی لەگەڵدا کردووە. کەسایەتی دارا لە هەندێک شوێن لە سەرەتادا کەسایەتێکی سالارە
واتە کەسایەتیە کە منداڵێکی سالارە و منداڵێکە دەیەوێت بێچووی چێشکە با بڵێن دەستکاری بکات و یاری بە ئاژەڵەکان بکات بەڵام وردە لە ڕێگەی مامۆستاکان لە ڕێگەی ئامۆژگاریکردنی خێزانەکەی و دایک و باوکی دارا وردە دەبێتە منداڵێکی هۆشیار منداڵێکی ژینگە پارێز کەواتە ئەگەر بین لێکۆڵینەوەی ئەکادیمی لەسەر کتێبی ئەلفوبێ کۆنەکەی بکەین دەبینین باڵدار بەڕاستیدا هێنانێکی گەورەی کردووە نابێت لە بیرمان بچێ لە 2020 یا 21 کتێبێکی گەورە لەلایەن نووسەری گەورە ڕێبوارسوێلی دکتۆر ڕێبوارسوێلی خۆشەویست بە نێوی ئەلفوبێی کتێبی ئەلفوبێ کتێبی پیرۆزی من دەرچوو کە بەڕاستی پێویستە ئاور لەو کتێبە بدرێتەوە بەداخەوە ئەمڕۆ نەیتوانی لەگەڵمان بی بەهۆی ئەوەی لە گەشت بووم بۆیە ئەمڕۆ ئێمە هەڵساین بە یادکردنەوەی ئەم گەورە پیاوە لە مێژووی پەروەردەییمان شتێکی تر کە لە بیرمان نەچێ ئیبراهیم ئەمین باڵدار تەنها خاوەنی کتێبی ئەلفوبێ نییە کتێبێکی تر دەرچووە لە بەغدا ئەو کاتە پەیوەندیان بە خوارێ خۆشببوو ئیبراهیم ئەمین باڵدار کردووە کتێبی حیساب جەدید بیرکاری نوێ کە بە زمانی عەرەبی بوو ئەو کاتە ئیبراهیم ئەمین باڵدار ڕۆلی هەبوو ببوورن ڕۆلی هەبووە لە نووسینەوەی ئەم کتێبەشدا کەواتە ئیبراهیم ئەمین باڵدار کەسایەتیەک بۆ جگە لە ئەلفوبێ کتێبی حیساب جەدیدیش یەکێک بۆ لە نووسەرەکان و ڕۆلی هەبووە بۆیە ئەمڕۆ ئەم کتێبە نیشان دەدرێ و هەروەها نمایشی کەسایەتی داراوزارە دووبارە دەکرێتەوە جگە لەمە کتێبی ئەلفوبێ لەلایەن کتێبخانەی ئاشتی لە شاری هەولێر دووبارە چاپکراوەتەوە بۆ میوانان ئەوەی حەز بکات دەتوانێت نسخەی خۆی ببات بەڵێ کاکومێت دەمەوێت دواوەتی تۆ وەربگرم دەربارەی ئەوەی کە تا چۆنێ گرنگا بایەخی زیاتر بە مۆزەخانەیە بدرێت و ئەو بەشەی کە پێویستی بە نۆژەنکردنەوەکو ئاماژت پێکرد نۆژەن بکرێتەوە لە هەمان کاتدا ئەگەر خوێندنگەیەک یاخۆت قوتابخانەیەک لە هەر شوێنێکی تری هەرێمی کوردستان هەیە بە هەمان مێژوو پارێزگاری لێ بکرێت وەکو ئەربیل ئولا بکرێت بە مۆزەخانەیەک لە ئێستا داوەتی تۆ دەربارەی ئەمانە چییە؟ بەڵێ خاتون بێگومان ئێستا لە ئێستادا پێویستمان بە ئەوە هەیە ئەو کەلوپەلانەی کەلامانە بتوانین چۆن بیپارێزین بۆ نەوەکانی داهاتوو چونکە هەست دەکەم ئەوانەی کە زۆر کۆنن پێویستیان بەوە هەیە کە لە ڕێگەی با بڵێن دەرمان و کەلوپەلی تایبەتیەوە کە لە مۆزەخانە جیهانیەکان ڕۆژانەیان هەفتانە مامەڵەی لەگەڵ دەکرێت و دەیان پارێزن پێویستمان بەوە هەیە مۆزەخانەکە جارێشتر نۆژەن بکرێتەوە چونکە خەریکە دیوارەکانی خەریکە دەرگاکانی کۆنتر دەبێت لەوەی کە هەیە چونکە ئێستا هەمووشەی زۆر لەسەرە وەکو مۆزەخانە هیوادارین حکوومەتی هەرێم وەزارەتی پەروەردە ئاوڕێک بەجددی لەم بابەتە بداتەوە و خەونێکمان هەیە ئێمە وەکو پرۆژە پێشکەشی پەروەردەی گشتیمان کردووە ئەوانیش بە فەرمانێکیان دەرکردووە کە سەرجەم قوتابخانە کۆنەکان لە سەردەم پەروەردەکانی سەر بە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر ببن بە مۆزەخانە وەکو ئێمە با بڵێن شاری کۆیە یاخود ئاکرێ یاخود هەر شوێنێکی تر لە کوردستان دەتوانن لە سەرەتادا هەر ژوورێک تەرخان بکەن لە ناو پەروەردە بۆ کۆکردنەوەی ئەرشیفەکەمان نەفەوتێت بۆیە تەمەنا دەکەین لە داهاتوەکی نزیکدا سەرجەم شارەکانی هەرێمی کوردستان سەرجەم پەروەردەکان مۆزەخانەی تایبەتی ئەرشیفیان هەبێ تاوەکو بتوانین بە هەموو دنیا بڵین کورد تەنها جەنگاوەرێکی ئازای تفەنگ لەشان نەبووە شۆڕش بکات بۆ مافەکانی خۆی کورد بەشداریکەرێکی ڕۆشنبیری زۆر باش بووە لە دروستکردنی حکوومەتی عێراقی کۆن و نوێدا بۆیە ئەم هەوڵا وەکو پرۆژەیەکی نیشتیمانی وەڵامێکی گەورە دەبێت بۆ نەیارانی کورد بەڵێ ئومێد بەرزنجی بەڕێبەری مۆزەخانەی پەروەردەی هەولێر سپاس بۆی لە پرۆگرامی بەیان باش کوردستان لەگەڵ مامەژداوی سپاس بۆ گفتوگۆکەت کاک ئومێد خۆشەویستان لە ئێستادا وچانێک وەردەگرم و دواتر پرۆگرامی بەیان باش کوردستان بەردەوام دەبێت